فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر خۆشەویست و بەڕێز، لە شەوێکی پڕبەرەکەت داین کە خوای پەروەردگار زۆر بە شیرینی و بە جوانی باسی کردووە و دەفەرمێ تتنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. ئەم شەوە یەقینتان هەبێ پۆل فریشتەکانی خوای پەروەردگار دادەبەزن. فریشتەکانی خوای پەروەردگار جوبریلی ئەمینیشیان لەگەڵدایە. لە دوای وەفاتی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی خۆی و ڕێبازەکەی بێ، هیچ کاتێ جوبریل نەهاتەوە. تەنها لە مانگی ڕەمەزانە لە شەوی قەدرە جوبریلی ئەمین لە ئاسمانەوە جارشکە دێتەوە سەر زەوی. فریشتەکانی خوای پەروەردگار سەردانی ماڵەکانی خوا دەکەن، سەردانی ماڵەکانی ئێوەی ئیماندارانی ئومەتی محەممەد دەکەن صلی الله عليه وسلم. ئەم شەوە دەفەرمون فریشتەکان یەک موژدەمان پێدەدەن کە ئەمە تەوەرەی خاڵی جەوهەری وتارەکەی ئێمەیە. سەلامون، ئەم شەوە شەوی ئاشتیە، ئەم شەوە شەوی خۆشبەختیە، ئەم شەوە شەوی هێمنی و ئارامیە. والله هەر دەبینی خەڵک ئارامە، جەو ئارامە، مرۆڤایەتی ئارامە. بەڕاستی ئەگەر بمانەوێ عەزیزانی خۆم، ئەگەر بمانەوێت لە مانای قەدر تێبگەین، ئەگەر هەر یەکێک لە ئێمە دەیەوێ پاداشتی شەوی قەدری بەنسیب بێ، با بزانێ شەوی قەدر یعنی شەوی سەلام، شەوی ئاشتی. دەی بە ئێوەی خۆشەویست و ئازیز و برای خۆم، کچان و خوشکانی خۆم لە بەشی ئافرەتان، بیسەران و بینەرانی ئەم وتارە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا، کوردان و کوردستانیان لە هەر شوێنێک و وڵاتانێکی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ترەوە لەگەڵمانن، پێتان دەڵێم هەر کەسێک دەیەوێت لە ڕووی قورئانیەوە ئەم شەوی قەدرەی بەنسیب بێ، یەک مەرچەیە، واللهی یەک مەرچەیە، بیکەن بە شەوی ئاشتەوایی. چونکە خوا ئەم شەوەی ناونا شەوی سەلام، ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە لەم شەوەدا نێوانی خۆی خوا ئاش دەکاتەوە. هەر هەمومان پێویستیمانە ئەم شەو بکەینە ئاشتی نێوان خۆمان و ئەڵڵا سوبحانەه وتەعالا. تێکمان داوە بەخوا بە گوناه، ئەم شەو شەوی تەوبەیە. ڕەحمەتی خوا لەو کەسەی کە لە بینی خۆی خوادا ئێستا دەڵێ یا ئەڵڵاه تەوبە بێ و لێم خۆش بە، خوایە لە گوناهەکانی ڕابردووم خۆش بە، خوایە من هاتوومە ماڵەکەت. کەسانێکی بەڕێزی وەکو جەنابتان کابرا کەسێکی لێ دەکوژێ کە هاتە بەر قاپیەکەی بەخوا دەری ناکە، ئەڵێن پیاوی مەرد دەرگای هەیە، تۆ ئەرحەم الراحیمین یا ئەڵڵا، ئەم بەردن چارە ڕەشەی خۆت و گوناهبارە لەگەڵ ئەم برا ئیماندار و خوشکە ئیماندارانمە داهاتووینە ماڵەکەت، خۆمان خستە ماڵەکەتەوە، یەقینم هەیە بەدەستی خاڵی نامانجیاڕێەوە، یا ڕەبی خوای لێمان خۆش بی، خوای بەینی ئێمە و تۆ چاک بێ، هەموو دنیا چاک دەبێ. ئەم شەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردین، فەرمووی لە شەوی قەدرە یەک دوعا بکەن، اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. الله أكبر، چ دوعایەکی گەورەیە. یا الله، اللهم يعني یا الله، یا الله إنك من یەقینم هەیە، یەقینی 100% هەیە، یا الله إنك عفو، تۆ زۆر لێبوردەی. ئەزانی بەڕێزان لێبوردەی لە لێخۆشبوون گەورەترە؟ لێخۆشبوون ئەوەیە خوای گەورە گوناهەکەت لەسەر ڕەش دەکاتەوە، بەڵام مەلایکەت لە بیری ماوە، بەڵام لە قیامەتە بەینی خۆی و خوا کە وەستاوی کەس گوێی لێن نییە، بە چرپەوە پەروەردگار پێت دەڵێ عەبدەکەم لە فڵان ڕۆژە ئەو گوناهەت کرد، ئەو گوناهەت کرد، ئەو گوناهەت کرد. تۆ دەترسی، خوا دەفەرمێ لێت خۆش بووم، تۆ تەوبەت کرد و خێرێکت کرد و منیش لێت خۆش بووم، ئەوە لێ خۆشبوونە. عەفو ئەوەیە نە مەلایکەتەکانی خوا لە بیریان دەمێنێ، نە لە دەفتەری ئەعمالەکەتا دەمێنێ، نە لە قیامەتە خوا بە چاوتە ئاداتەوە جارێکیکە، یەکجاری ڕەش دەبێتەوە، تەواو هیچ ئاسەواری نامێنێ.
ئەم شەو یەقینم هەیە یا ئەڵڵا تۆ ئەوا دەڵێ یا ئەڵڵا یەقینم هەیە تۆ نەک لە گوناهاکانم خۆش دەبی هەر ڕەشیان دەکەیەوە ئەوەندەت پێخۆشە عەفو تحب العفو یا ئەڵڵا من وا تۆ دەناسم کە بەردەوام حەزت لێیە گوناهی عەبدەکانت ڕەشکەیتەوە هەر کەسێکتان بینی بەردەوام باسی خوای وا بۆ دەکردن کە خوا بەس تۆڵە ئەستێنە خوا لە بەهانەیە لە ناوت بەرێ یەقینتان هەبێ لە دینی ئیسلام تێنەگەیشتووە هەر مەلایەکتان بینی دایمە دڵی خەڵکی خۆش دەکرد ئەیگوت خوا لێبوردە و میهرەبانە و عەفوات بزانە چاک لە قورئان حاڵی بووە والله ئەم شەو شەوی ناسینی خوایە اللهم إنك منتقم يعني العفو اللهم إنك عفو خوايا أمشو شوي ليبردوية من هات مالكت خوم خست مالكتوا بوهم قناهيك هما خوايا أزانم تو چند بي خوش العبد كانت خوش بي فاعفو عني دخوا لم بند قناه بارش خوش با كتشوشنا ومالو حتى بنجي بياني لبيني خوت وخوادا با كسب النزانه چونکە ئەوەی کە لە ئێرەتای ئەڵڵا پێ ئاگادارە خوایە قەڵەمی لێبوردن بێنی بەسەر گوناهەکانما بۆ خوا ئاسانە بە یەک لەحزە هەمووی ڕەشکاتەوە ئەم شەو با بکەین بە شەوی ئاشتی هەر کەسێک دەیەوێت پاداشتی ئەو هەموو ئەجرە گەورەی زیاتر لە 1000 مانگی عیبادەتی دەستکەوێ بەخوا لەم شەو نوێژانی مزگەوت گەورەتر ئەوەیە بەڕێزان ئاشتی بخە نێوان خۆت و خێزانتەوە ڕەحمەتی خوا لەو ژن و مێردەی کە هەر یەکێک لە ئێمە بە ماڵی پێغەمبەری خۆشەویستیشمانەوە صلی الله عليه وسلم ناکۆکی تیا دروست دەبێ ژن و مێرد چەند دەبێیەکەوە صالح و خواناز بن ئیلا بەریەککەوتن دڵ ئازاردان عاجزی ناتەبایی و لە جاری وا دەگاتە تۆران دەگاتە نزیکی تەلاق والله هەر ژن و مێردێک یەقینتان هەبێ ئەم شەو گەردنی یەکتر ئازاکەن چۆن خوا لاپەڕەکانی کۆن هەمووی ڕەش دەکاتەوە ئاوا بەدڵ لە یەک ببورن یەقینتان هەبێ 100% گەرانتیتان دەکەم خوا لە هەموو گوناهاکانتان خۆش دەبێ ڕەحمەتی خوا لەو کەسێک کە لە خێزانی عاززە کە چۆوانێ ماچێکی گەرم و گوڕی لەم شەوەدا دەکا و لە ئامێزی دەگرێت لە ئافەت و ئەو خوا گەرنم ئازاکە و گەرنت ئازابێ ڕەحمەتی خوا لەو خوشکەم بێ ئەگە دەیەوێ خوا لە هەموو گوناهاکانی خۆش بێ ئامێزی گەرم بە مێردەکەیەکە بڵێ پیاوەکە تا ئێستا ژنێکی باش نەبووم گەردنم ئازاکە و گەردنت ئازابێ وەرە با لەم شەوە یەک لاپەڕی سپی لە بەرامبەر یەکاڵدەینەوە والله پاداشتی شەوی قەدرت یەقین بێ بەنسیب دەبێ چونکە جوبریل و مەلایکەتەکان کە دێن پێمان دەڵێن سەلام شەوی ئاشتیە برام بەڵام بەخوای حتا سپێنە سەرت لەسەر سوزدەدا بێ ئاوا ناخت لەگەڵ خێزانی خۆتا پیس بێ چوویتەوە بەیانی هەمان تاس و حەمامی جاران دەست پێ بکاتەوە خوا لێبوردەیە بەڵام بەخوا ناتوانم بڵێم هیچت دەستکەوتووە بەڵام 100% گرنتیت دەکەم لە قیامەتا بەرپرسیارم بەرامبەر بەم وتارە هەر ژن و مێردێک ئەم شەو لاپەڕەیەکی سپی لەگەڵ یەکا هەڵداتەوە والله خوا لە هەموو گوناهاکانتان خۆش دەبێت ژیانتان بەختەوەر دەبێت ئەم شەو با بکەین بە شەوی ئاشتی نێوان باوک و کوڕەکان باوک و کچەکان دایک و منداڵەکان هەر یەکێک باوکم ئێمەی باوکیش کەم تەرخەمیمان هەیە منداڵەکان و جگەرگۆشەکان بەرامبەر بە ئێمە کەم تەرخەمیان هەیە ڕەحمەتی خوا لێبێ ئەگە دڵی باوکت عاجز کردووە هەر ئەم شەو ئەگە دەستت پێ دەکات دەستی ماچکە ئەگەر دەستت بە دەستی دایکت دەگا دەستی ماچکە ئەگەر لێت دوورە نامەیەکی بۆ بنێرە بڵێ دایە لە ڕەهی خوا ڕاگەردنم ئازاکە باوکە لێم ببوورە تۆش باوکی بەڕێز تۆش دەڵێم دایکی بەڕێز تۆش ئەگە بەرامبەر بە ئەولادەکانت دەزانم کەم تەرخەم بووی داوای گەردن ئازایان لێ بکە گەورە بوون تێدەگەن بڵێ ڕۆڵی گیان باوکێکی باش نەبووم بەڵام بەخوا هەر ئەوەندەم لێزانیوە دڵسۆز بووم بەڵام ئەوەندەم لێزانی دایکێکی دڵسۆز بووم بەڵام نەمزانی فەنی دایکایەتیم نەدەزانی ڕۆڵی گیانگەردنم ئازاکە بەو خوا ئەوا لەگەڵ یەکا بجوڵینەوە خوا لە هەموو گوناهەکانمان خۆش دەبێت شەوی ئاشتیە سەلام هی حتا مەطلع الفەجر ئەم لێبوردنەی خوایە حتا بانگی بەیانی دەخایەنێ فریاکەوەن ئەزیزەکەم ئەو موبایلی دەستت بەست ئێستا بەنامەیەک دەتوانی لەگەڵ چێکەدا هەر هاوڕێیەکەت بەڕێزان ساڵی ڕابردوو لەم مزگەوتەیە دەیان کەسمان لەگەڵا بوون ئێستا لە ژێر خاکان تەسویری پار لێ دەوانێت چەندین ئازیزی تێدان ئێستا وا لە ژێر خاکان هی پێرار کە من هاتمە مزگەوتە زۆری خەڵک تێدایە ئێستا وا لە گۆڕستانن جاری وایە من و تۆ دڵمان عاجزکردن دڵی خۆزگە دڵم عاجز نەکردایە خۆزگە جارشکە زیندوو بوو بیا و ئامێزم لێ بدابم کوداگەرنم ئازاکە ئەم شەوی ئاشتیە چەند سعاتێکی تر لەبەردەمایە یەک نامە بنێرە بۆ ئەو هاوڕێیەک کە دڵت عاجز کردووە بۆ ئەو برایەت بۆ ئەو خوشکەت بۆ ئەو خزمەت بۆ ئەو هاوپیشەیەت
بڵێ براکەم خوشکەکەم کەسەکەم خزمەکەم هاوڕێکەم دۆستەکەم ناسیاوەکەم هاوپیشەکەم ئەم شەوی سەلامە لە ڕاهی خوارە لەبەر خوا گردنت ئازابێ و گردنم ئازاکە بەخوا هیچم لە دڵا نەماوە من یەقینت دەدەمێ بەیانی کە ڕۆژت کردەوە خوا لە هەموو گوناهەکانت خۆش بووە واللهی هەست بە ئاسوودەیی یەک دەکەی ئەڵێ ئۆخەی ئەو کۆڵە قورسەی کە لەسەر شانم بوو لاچوو ڕزگارم بوو ئەم شەوی ئاشتی عەزیزانی خۆم لە سەردەمێکدا این بەخوا دەرد و مشکلە زۆر بووە کارەسات زۆر بووە یا ڕەبی خوا پەناماندا بۆ ئەوەی ژیانێکی ئاشتیانە بژی ئەم خاڵانە جێبەجێکە یەکەم پەنا بۆ خوا بەرە چونکە ئەمڕۆ سەردەمێکە بەڕێزان خەڵک زۆر بووە وەکو جاران نییە دێیەکی بچووک بێتەوە لەم شارە قەرەباڵغەدا لەم مزگەوتە قەرەباڵغانەدای سوپاس بۆ خوا بەریەکەوتنت دەبێ هەر یەکەمان تەبیعەتێکی من تەبیعەت توندم ڕاستە تۆ پیاوێکی میهرەبانی بەڵام ئەویان وانییە دەبێ یەکترمان قبوڵ بێ خەڵک زۆر بووە شارەکانمان قەڵەباڵغن گەڕەکەکانمان قەرەباڵغن شەقامەکانمان پڕن هەمومان پەلەمانە کاکە تەماحەکە زۆر بووە چاومان پڕ نابێتەوە تەماح زۆر بووە وەکو جاران نییە خەڵک کەم تەحەمولە و کەم سەبرە هەر هەمومان پەلەمانە و ناشی گەینێ ئێستا زۆر زوو بە یەک دەگەین جاران من ڕقم لە جەنابت بوو هەتا دەگەیشتمە لای ماڵیەوە دوو مەرحەبای کەسێکم دەکرد دڵم سارد دەبەوە ئێستا کانە کابرا ڕقی لە کەسێکە هەل لەو گەرم بە گەرمێدا موبایل و فەیسبووکی دەردێنە و نامەیەکی بۆ دەنێرێت دەردە دڵی خۆی دەکا دوای پەشیمانیش بێ تازە دادی نادا ها زوو بە یەک دەگەین دەنگ و ڕەنگ بە یەک دەگەین جاران بە یەک نەدەگەیشتین تۆ لێرەوە لە بادینا ڕقل لە کابرایەک و لە دهۆک وەڵا بە مانگێک نەیدەگەیشتیە جوابیشت بۆ بنادا ڕقم لێتە کورە هەر دوای لەبیرت دەچەوە ئێستا ئەم شەیطانە بەم مامێلە ئەلێکترۆنیانە ئەوەندە لەبەر دەستایە چرکەیەک نابا ڕقی دڵی خۆت دەڕێژی بۆیە زۆر کارە ساد ڕوو دەدا پەنا بەرە بۆ ئەڵڵا یەکەم خاڵ بڵێ یا ئەڵڵا خوایە پەنام دەی ناکۆک نەبم لەگەڵ خۆما کاکە هەیە لەگەڵ خۆیان ناکۆکە وەڵڵی خۆت بپارێزە لە کەسێک کە تووڕەیە بڕواتان هەبێت لە تۆ تووڕە نییە لە خۆی پەستە لە خۆی تووڕەیە و دەوێت بە تۆی بڕێژێ ماوەی خۆتی لێلادا هەیە لە ژن و مناڵی خۆی پەستە و لەسەر شەقام دەوێت بە تۆی دەرببڕێ تۆ خۆتی لێلادا با خوا لە بەڵالاتدا هەیە لە کۆمەڵگا پەستە هەیە هەژاری کێشەکان وەکو خوێی چێش دوان دەبێ هەر هەبن بەڵام خوا نەخواستە ئەگەر سوێر بوون زۆر بوو بەرگەی ناگرین إن السعيد لمن جنب الفتن پیغمبری خوا صلی الله علیه وسلم لصحیح سنن ابي داود بجمار فرمودی لصحيح سنن ابي داود كشيخ الباني لصحيح هذا بجمار فرمودي 977 هنايتي وحديثك صحيح بيغمبر صلى الله عليه وسلم خوش اسمع فرمي ان السعيد لمن جنب الفتن حتى او كاتتو خوش بختي حتى او كاتب بختي حتى او كاتجيانت خوش كتوشي فتنه واجاو بالمصيبه نبوي خولا دبرام حتى او كاتي اخوانا خاصتوشي دجمناتي وناحزين بوي حتى او كاتي توشي ناراحتي پۆلیس و ئەم لاولاو دادگانە بووی لەگەڵ خەڵکا خۆ بپارێزە ئەو کاتە بەختەوەری کە تووشی گرفت بووی بەختەوەریەکەی تۆ کۆتایی پێدە ئەگە هەموو دنیاشت هەبێت خۆ پارێزن پەنا بگرە بەخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری و مسلمدا هاتووە حەدیثەکە تعوذوا بالله من لەم چوارشتا تعوذوا هەر هەمووتان چاولێ بەجەمع یەک بە یەکی ئێمە لە مەلاوە تا فەلا لە دەوڵەمەند تا فەقیر لە خوێندەوار تا نەخوێندەوار خۆ پارێزن لەم چوارشتە بڵێ یا ئەڵڵا تعەوەضوا بەچی بالله بەس بە ئەڵڵا دەپارێزرێ بەخوا بەس بە دوعا دەپارێزرێ ئەمە پەنا بگرە بڵێ یا ئەڵڵا پەنات پێدەگرم لەم سەردەمی فیتنە و ئاشوب و ناڕەحەتیانەدا یا ئەڵڵا پەنام دە لە چی من جەهد البەلا یەکەم خاڵ خوایە لەو بەڵایانەی تاقەت بەرن پڕوچێنەرن زانانی حدیث دەفەرمون وەکو جەستە بڵێ خوا لە نەخۆشیەک بپارێزە بەڕێزان ئەم شەو قەدەراتی ئیلاهی دەنووسرێتەوە بینی خۆتان و خوا زۆر دوعا بکەن ئەو بۆیە وتارەکەشم ئاوادانە ئێستا وەختی دوعاکردنە بڵێ هەمومان دەڵێن یا ڕەبی خوایە لەم ساڵی داهاتوودا کە قەدەری تۆ ئەم شەو دەنووسرێتەوە خوا لە نەخۆشیەک مان پارێزی کە بێ تاقەتمان کە خوایە خۆمان خێزانمان دایک و باوکمان منداڵمان کە سوکارمان ئەم کوردستانیانە خوایە هەموو مرۆڤایەتی هەموو چاکە خوازێک بپارێزی لە هەر نەخۆشیەک کە مرۆڤ بەرگەی ناگرێ خوای لە سەرەتان و هاوشێوەکانی بمان پارێزە بەڕێزان دوعا بکەین بڵێن یا ڕەبی خوا بمان پارێزە لە بەرامبەری خراپ ئینسانی وا هەیە یەک بچووکترین مشکلە لەگەڵیا هەبێت لە کۆڵن نابێتەوە ئەوە جەهد البەلاء شتەکە بەخوا ئەوەندە ناهێنێ وازل لێ ناهێنێ مصیبەتی گەورەیە خوایە بمان پارێزە جەهد البەلاء لەوەی گومانی خراپ بەخوا بەرین
گەورەترین مصیبە دەوەیە نەعوذ بالله وابزانی خوا ڕقی لێتە گەورەترین مصیبە دەوەیە بڵێ دوعا دەکەم و خوا وەری ناگرێ گەورەترین مصیبە دەوەیە وابزانی خوا ڕزقی تۆی بەستۆ و ڕزقت نادا گەورەترین مصیبە دەوەیە وابزانی چەند ساڵ دوعات کرد بگەی بە خۆشەویستەکە و تۆ قبوڵی نەکردووە گومانبردنی خراپ بەخوا جهد البلاء ئەڵێ یا ئەڵڵا دڵم بپارێزی لەوەی گومانی خراپ بە تۆ بەرم ودەڕەکی الشەقا توشبوونی نەکبەتی و چارەڕەشی لەخوایە بەس بە تۆ دەپارێز لەم تووشی چارەڕەشی و نەکبەتیم نەکەی بە عەقیدەی خراپ کاکە هەیە دیندارە بەڵام سەری لە فیتنەوە دەرەچێ پەنا بەخوا بەخوا خەبوو لە مزگەوتا تووشی خراپە بوو لە مزگەوتا گیرە هاتی عیبادەتی ماڵی خوات کرد کوڕەکە ناردە مزگەوت سەری لە شتێشکەوە دەرچوو پەنا بەخوا جەهدی البەلا یا ڕەبی خوای گەورە بمپارێزیوە دەڕەکی شەقا لە توشبوونی نەکبەتی و چارەڕەشی بە عەقیدەی خراپ خوا لەسەر ئەم عەقیدەی ئەهلی سوننەت و جەماعەتە دامەزراوم کەی لەسەر عەقیدەی پاکوی مەذهەبەکانی ئیسلام شافعی و ئەبوو حەنیفە و مالک و ئەحمەد علەمانی مامۆستایانی پێشینمان کە چەند دینێکی سەلامەت و جوانیان بە میلەتی کوردە دەگوت خوایە تووشی ئەوەم نەکەی عەقیدەکەم تێکچێ خوایە لە برادەری خراپ بمپارێزە وەڵڵاهی جاری وایە بەڕێزان تۆ کەسێکی سەلامەتی کە تووشی چارەڕەشی و نەکبەتی دەبی لە یەک برادەرەوە لێدێ والله دەبێ بەس ئەڵڵا بتپارێزێ خۆ ناکرێت کاکە تۆ لەم زروف و زەمانەدا لەگەڵ خەڵکە تێکەڵاو نەبی مەرحەبایی دەکەیەوە دەزانی باشە سەری لە شتێشکەوە دەرەسێت تۆش بەهۆی ئەوە تیادەچی بڵێ یا ئەڵڵا خوا لەم شەوەدا قەدەری ئیلاهی بۆ ئێمە وا بنووسرێ ئەم بەندە چارەڕەشەت و ئەم برا خۆشەویستانم و خوشکە خۆشەویستانم خوا لە برادەری خراپ بە دوورمانکەی سێمیان لە میوانی خراپ والله جاری وایە ماڵەکەی تۆ عیبی نییە ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان یەک بە یەکتان کەسمان لە ماڵی خوادا میوان نین هەمومان میوانی ئەڵڵاین میوانی وا هەیە قمبەلەیەک دەخاتە ماڵەکەتەوە نەخۆت نەژنت عیبت هەیە نە منداڵت عیبی هەیە چوار کەلیمەت بۆ فڕێدا ماڵت وێران دەکا والله ژن و مێردی وا هەبوون کە دوو نەدادگا بە یەک میوان ویان لێ هاتووە بڵێ یا ئەڵڵا خەڵک هاتوو چۆم دەکاوە شوێی خەڵک دەکەم دەڕەقی شەقا یا ڕەبی خوا لە میوانی خراپ بمپارێزی خوا لە کەناڵی خراپ بمپارێزی والله کەناڵی وا هەبووە لەم کوردستانەدا ئەو کەناڵە پیسانی کە ناویان ناڵێم والله پیرێژن تەسبیحاتی دەکرد ذکری لا إله إلا الله ئێستا لەبەر فلیمی فلانی فلانی والله ذکری خوا ناکە والله مام حاجی شەو نوێژی دەکرد لەوی خراپتری لێ هاتووە کچەکەت حیجابی دەکرد فڕەیدا کوڕەکە نوێژی دەکرد فێری قمار بوو بەس بە یەک تیڤی بە یەک تەلەڤیزۆن بە یەک فەیسبووکی خراپ یەخوا نەیەتە ژیانتەوە ژیانت هەڵدەتەچێنێ پەنا بگرین بەچێ یا ئەڵڵا خۆت بمان پارێزی خوایە خۆت ئاگال لێمان بێ خوایە مەلایکەتەکانی خۆت ئاگایان لێمان بێ وسوء القضاء یا ربی خوای جان بم پارێزی لەوەی کە بە زمانی من کاتێک کەسێ پەنات بۆ دێنێ دەڵێ دوو قسەی خێرم بۆ بکە پەنا بەخوا تۆ لە ئەنگری کەسێ بکەی و دادپەروەر نەبی لە بەینیاندا بەخوا کوڕەکەی خۆل لەگەڵ کەسێکا کێشەی هەبوو خوا نەخواستە لە ئەنگری کوڕەکەی خۆتت کرد و دەتزانی حەقیقەت وانێ والله لەو کاتە بە هیلاکا دەچی ئەوە سوء القضاء لە قیامەتە لە ناوت دەبا سوء القضاء ئەوەیە خوای بم پارێزە لە بڕیاری بەپەلە و خراپ کچێکە کوڕێک دێتە خوازبێنی هەر بەپەلە دڵە باشە لە دوایی چۆن چارەڕەش دەبێت کوڕێکە هەر چای بە کچێک کەوتۆ بەدڵی بۆ یەکسەر خۆی چارەڕەش دەکات خوای بم پارێزی لە مەسیر و چارە نووسەکانمە بڕیاری بەپەلە بدەم خوای بەرچاوم ڕوونکەی بەخوا بەس بە ئەڵڵا دەکرێ ئەمانە هەروەها وەشەماتەتی الأعداء خوای لە کارێک بم پارێزی دوژمنانم پێم خۆش بن بۆ ئەم دوعا زۆر گەورەی وەشەماتەتی الأعداء یەکەم بۆ خۆت خوایە تووشی بەڵایەکم نەکەی ناحەزەکانم پێ بکەن و دڵیان خۆش بێ خوایە بەهۆی منەوە خەڵک منافق نەبێ چونکە شەماتەت الأعداء ئەوەیە إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها منافق یەک نیشانەی هەیە هەر وەختی ئیماندارێکی بینی خۆشحاڵە بەحاڵ خۆشحاڵی بەرکێ دڵی تەنگ دەبێ بەڵام تەمسەسکم یەک مەسێکت بەرکێ هەر بەحاڵ سەرکەوتنێک دەوڵەمەند بوونێک خوێندنێک منداڵ ساڵح بوونێک کچەکەت شووی کردو کوڕەکەت ژنێنە ئەو پێی ناخۆشە لە ماڵی خۆیەوە دڵی تەنگە بەڵام وئین تصیبکم خوا دەفەرمێ موسیبەتێکی زۆر گەورەشت توش ببێ يفرحوا بها يفرحوا إن تصيبكم سيئة يفرح بها أخي كل الأخوة بزيابك عكوا بيزبو دمزاني توشي ودبي أو بو منافق دبي هر وقت بنا راحتي مسلمانان خوش حال بوي بخوش حاليان دل تنگ بوي يقينت هبت ولا بازني إيمان دارن درشي شوية بازني نفاقوا لأخوة من توشي اشتاق نكي ناحزم بيه خوش بيه وبهوي مني شو خلق منافق بيه أقل توشي بلان بي أوش بيت خوش حال نابيه ولا بازني إيمان ناس يتدروا خۆشت کاکە سەبر و تەحەمولت هەبێ براکەم
ئەتەوێت شەوی سەلامە ئەم قسانە لابن وەڵا من قسەم ڕقا من قسەم هەروایە کاکە خەڵکیش خۆ قابلە گوێ هەیە بۆ تۆ قسەت ڕقە دەبات زبانت نەرم بێ برام وەڵا من حەق و ڕقم کاکە وەڵای دەتوانی حەقیش بە نەرمی بڵێ باشە بۆ دەبێ هەر حەق ڕق بێ وەڵای برا حەقیش دەتوانی بڵێ نەرمیش بی وەڵا وەنی خوا دەفەرمێ وەتەواصەو بالحەقی برا خوا دەفەرمێ وەسیەت بۆ یەکتر بکەن بە حەق بەڵام ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی بڵێ نەحن الحەق وما سیوانا الباطل من حەقم و ئەوەی وەک من نەبێ بەتاڵە خواوای نەفەرمووە ئەفەرمێ بڵێ لەگەڵ ما بەتاو شوێنی لەسەر حەقم ئەگەر لەسەر بەتاڵ بووم براوەری ئیماندارانە ڕاستم کەوە نەک بڵێ من چیم وت هەر ئەوە حەقا ئەوەی وەک من بیر نەکاتەوە بەتاڵە زانایان فەرموویانە حکمەتی حیات حکمەتی ژیان ئەمەیە من لم يكن ضدي فهو معي کاکەوەی کە زدی من نەبێ و دوژمنی من نەبێ هەر برامە هەر لەگەڵ مایە توخوا حیف نییە مسلمانان جار هەیە لەسەر دەستگرتنی نوێژێک لەسەر بسم الله خوێندەوە نەیخوێندەوە پەنجەی ئاوالێک کردەوە پەنجەی ئاوالێ نەکردەوە مسلمان هەیە لە مزگەوت تا مەرحەبای یەک ناکە بەڵام کاتی عولەمایانی ئێمە کاتی ئەبوو حەنیفە دەبینی لەگەڵ ئیمام شافعیدا لەگەڵ ئیمام مالیکا لەگەڵ ئیمامی ئەحمەدا لەگەڵ عولەماکانی ترا لەگەڵ ئیمامی ئیبن حەزمی زاهریدا بەخوا خلافی تێگەیشتنیان بۆ دین زۆر زۆر جیاوازە بەڵام ئەو پەڕی برایەتی و خۆشەویستیشیان لە بیننا بووە کاکە مادام دژی منی هەر برامی تۆ لە شەقامێکا دەڕێی گرنگەوە شۆفێرەکە عەزیەت نەدا قەیچەکە با تۆ پێش من کەوی بەڵام حکمەتی توغات ئەوانەی لە دنیادا بەردەوام تووشی مصیبەت دەبن من لم يكن معي فهو ضدي وا بیر بکەیتەوە ئەوەی وەک من بیر نەکاتەوە دژی منە میان دەبێت لەگەڵم بیان دوژمنم بی ئێ وەڵا برا خەڵکی شەیە بیرکردنەوەی خۆی جیاوازە جا ئەگەر ئێستا من ئەم وتارەی کە من دەیدەم هەرچی مامۆستانی خۆشەویست و مامۆستا پایەبەرزەکانی کە لە من مەلاترن لەم شارەدا لە کوردستانە وتار وەک من بدەن کەوا بێ یەکێکمان زیادین وەڵا برا بێ شێوازی من وابێ شێوازی مامۆستا جەنابی مامۆستا فڵان کەس وابێ مامۆستا فڵان کەس وابێ بەخوا هەمووشمان تەواوکەری یەکترین من شتێک دەڵێم من گوڵێک پێشکەش دەکەم مامۆستای تر گوڵێک پێشکەش دەکات بۆ بە هەمومان نەبکەین بە چەپکە گوڵێک تۆ با لەگەڵ منیشە هاوفکر نەبی با وتارەکانیش دۆکو من نەبێ بەخوا برایمە هەر براین بە هەموومان با چەپکە گوڵەکەی ئیسلام بڕازێنینەوە چەند جوانەوە بیر بکەینەوە خۆ تۆ ئەگەر وەکو منی شاو مەشرەبیشم نەبی بەڵام خۆ دوژمنم نی با ئێمە بەم نەفەسە بجوڵێنەوە دڵنیاش بن بەڕێزان حتا تۆ دەمری ئیلا خەڵکێک دژایەتیت دەکا خوا فەرمووی وئیذا خاطبهم الجاهلون قالوا چی سەلامە ئیذا بۆ تەحقیقە چۆن دەفەرمی ئیذا جاء نەسر الله نافەرمێ ئین خاطبهم یعنی ئەگەر کەسێک غەڵەتی بەرامبەر کردی ئیذا یەقینت هەبێ بەخوای مەلابی دکتۆربی ئەندازیاربی کاسبکاربی دەوڵەمەندبی هەژاربی خاوەن تەکسیبی ئیلا خەڵکێکت توش دەبێ عەزیەتت دەدا جاهلون کاکە جاهل چێە يعني السفيه الذي لا يزن الكلام لا يزن الكلام كابرا قسە فڕێ دەدا هەر نایکێشێ ولا يضع الكلمة في موضعها نازانێت وشە لە شوێنی خۆی دانێ پێشینانی ئێمە چەند جوانی وتیانە کاکە قسە بیکێشە بیبێژە ئەمجا بیوێژە قسەکە بچێشە کاکە ئەم قسەیە بۆ فڵان کەس نابێت ئەم قسەیە وەڵی لەوە چێ بوختانێک بۆ فڵان کەس کرابێت بۆ من بیر بڵاوی کەمەوە با تەحقیق بکەم با لە بێژنگی دەم بزانمە پرۆپاگەندەیە ئەرە بزانم فڵان مامۆستا فڵان کەس لە وتارەوای وتووە با خۆم گوێی لێ بگرم لە بێژنگێکی بدا ئەم جاگە یەقینێتە بۆ ئەمجا بیوێژە سەفی ئەوە نازانێت جاهل وەڵا قسە فڕێدا دڵی من بریندار دەکات دڵی تۆ بریندار دەکات هەر هیچ پەیوەندی بە تۆ نێ ئازارێکت دەدا کابران نەخۆشە لە زیاتی دڵدانەوەی بکات دەڵێ وەڵی چاک ڕەنگت زەردۆ خوا ڕەحمت پێ بکات ئەو خوا ڕەحم پێکردنە گولەیە برا لێ دەی کابرا ماڵەکەی عیبی نییە دەڵێ وەڵاهی فەقیرە و هەر خانوەکەی جارانە قەنەفەکان نەگۆڕیەوە برا تۆ ماڵ دوێران کرد ئێتەوە فەقیرە بۆ فەقیرە وەڵا شکرە بە بەشی خوای گەورە و خوا زۆری داوەتێ بۆیە ئیذا خاطبهم الجاهلون یەقینت هەبێت کە جاهیل ئازاری دای جاهیل و ئومی فەرقیان هەیە چێ ئەزانێ لەم شەوەدا پێم بڵێت جاهیل و ئومی چ فەرقێکیان هەیە ئومی یعنی نەخوێندەوار ئەوە چۆن لە دایک بوو هەر ئەوایە هیچ کەلیمەی فێر نەبوو ئێستامە زۆر جاستەم دەکەین ئەڵە کابرا کورێ کاکەەوە نەخوێندەوارە ئەوە زوڵمە لە نەخوێندەوار زۆر بەڕێزە دەیان وەکو جەنابتان یەک کەلیمە باو باپیرە من تۆ خوێندەواریان نەبوو قسەکانیان دەگوت نەخشی بەردە ئەوەندە بە حکمەتەوە قسەیان دەکرد لە مەجلیسە هەر شیرین بوو گوێیان لێ بگری چێ ئەزانێت جاهیل و ئومی فەرقیان چییە خوا نەیفەرموو نەخوێندەوارە قسەی لەگەڵ کردی ئێمە ستەم دەکەین بەڕێزان ئومی ئەو کەسەیە کە هیچی نەخوێندووە هیچ کتێبێکی نەخوێندەوە بەڵام خالی و ذهنە دەروونێکی پاک و پخۆت زمانێکی خاوێنی هەیە
قسەی بۆ دەکەی حەق وەردەگرێ کە قسەش دەکا حەق دەڵێ بۆیە نەچن گاڵتە بە نەخوێندەوار بکەن. خوا فەرمووی جاهل يعني عنده معلومة مخالفة للواقع والله خوێندەواریشی هەیە زاناشە کتێبیشی خوێندۆتەوە بەڵام حکمەتی نییە لەگەڵ واقعا هەڵناکە نازانێ ئەم قسە بۆ ئەوێ ناشێ نازانێ مە بە قسەی بۆ دڵی فڵان کەس ناشێ جاری وایە قسەیە لەگەڵ فڵان کەسا دەگونجێ بەڵام ئەم قسەی بۆ فڵان کەس ناگونجێ ئەوە جاهیلە تووشت دەبێت دڵت دەتەزێنێ. خوای پەروەردگار دەفەرمێت جاهیلە کاکە هەر کەسێک دڵی خەڵکی ئازادات خوا ئەم شەوە با بکەین بە شەوی سەلام بەڕێز ئەم شەوی سەلامە با بڕیار بدەین حتا بۆت دەکرێ لەسەر خۆمانی فەڕزکەین من لە خۆمەوە بۆ جەنابتان لەسەر خۆتی فەڕزکە خوایە تا ساڵی داهاتوو دەگەمە شەوی قەدر ئەگە تەمەنم باقی بوو شەر بێ خەمی خەڵک بڕەوێنمەوە کاکە وەڵڵی خەمڕەوانەوە جاری وای بە پارەژ نییە کە تۆ پارە نییە وەڵڵی وایە خەمبار یەک زەردەخەنی بە ڕووا دەکەی تەوقەیەکی گەرمی لەگەڵا دەکەی دوعایەکی خێری بۆ دەکەی تۆزە دڵی ئەدەیتەوە ئەڵێ ئیشەڵا خوا ڕزگارت دەکە وەڵڵی خوا بەوە لێت خۆش دەبێت بڕیار بدە تا بۆت دەکرێت خەمی خەڵک لابە بەڵام بڕیاری دووەمیش بدە یا ڕەبی خوایە کەس بەهۆی منەوە خەمبار نەبێ ئەوە زۆر گرنگە حتا بۆت دەکرێت خەڵک خەمبار مەکە. جاهیل وانییە جاهیل گوێی لەوە نییە تۆ خەمبار دەبی خۆشحاڵ دەبی قسەی خۆی فڕێدا جاهیلە بەرامبەر بە دینی خوا حیفنێ ئەم عیبادەتی شەوی لەیلەتول قەدرانە بە بوختانێک بەتاڵکەینەوە وەڵڵاهی بەڕێزان ئەم زمانە وریای نەبی ئەو فەیسبووکەی دەستت وریای نەبی هەموو شەوانی قەدر سی شەوەکەی ئاوا دانیشتبی هەمووی زەربی سفر دەکا ئەها ملیۆنێک زەربی سفری کە دەکاتە چەند هەر دەکاتەوە سفر 1 ملیۆنە چەند زۆرە 1 ملیار زەربی سفریکەوە هەر دەکاتەوە چەند سفر ئەم سفرانە کە زەربیان دەکەی بوختانە غەیبەتە تا تەشهیرە بە خەڵک جاهل دینی خۆی فرێدەدا پەنا بەخوا ئەم هەموو تاعەت و عیبادەتەکە لە قیامەتە دەچێت مفلیسە بەخوا ئەگەی ئینسان جاهل نەبێت خوا حەز دەکەی مۆبایلەکەت وەحدەی لێ بدزن کابرا دڵێ خوا بکەم کۆڕەک و ئاسیەک نازانم چییە من شکر مۆبایل منێ وەحدەی لێ نەدزیبم ئەو بۆ ئەوەندە زووتەوا بوو ئەی باڵانسی قیامەتت ئەی باڵانسی ئەم عیبادەت و هینە بە یەک بوختان بە یەک گواستنەوەی قسەی خەڵک بە یەک فەیسبوک هەمووی دادەنێتەوە وەڵڵاهی ئەوە جاهیلیەتە دوو لە ڕووی جەنابتان. دووەم جاهیلە بەرامبەر بە کەسایەتیت هەر کەسێک لە پشتەوە باسی خەڵک کە جورئەتی نەبێ بچێ بەراوڕووی خۆی قسەی لەگەڵا بکە گومان دەکەوێت لەسەر کەسایەتی و ئازایەتی و پیاوەتی. جاهیلە بەرامبەر بە دواڕۆژی خۆی کاکە لەوە چ قسەیەکی خراپ بەرامبەر بکەی دوای بە گشتا بێتەوە دوژمنایەتیت بۆ دروست بێت جات خوا حیفنی ئەم ژیانە سەلامەتەی خۆت بە خەڵک بکەی بە دوژمنایەتی. جاهیلە بەرامبەر بە خۆ منداڵەکانی بەو خوا بەڕێزان لەبەر چاوی مناڵەکان تا جوێن بە خەڵک بدە مناڵەکانیشت ئەوا دەرەچن لە ماڵەوە بوختان بۆ خەڵک کە مناڵەکانیشت ئەوا دەرەچن لە ماڵەوە بڵێ باسی خەڵک نەکەین با زمانمان پارێزین منداڵەکانیشت بەیانی وا دەبن حد دایک و باوشێک زمانی نەپارێزێ بەرامبەر بە خەڵک منداڵەکانی خۆی بەدەستی خۆی کوشت چونکە منداڵەکانیشت تەمسیلی تۆ دەکەن کە تۆ پاک بووی لە ماڵەوە منداڵەکانیشت باسی کەس ناکەن بۆ خۆیان خەریکی خوێندن و دیراسە و دەرس و دەوری خۆیان دەبن پاک و پخود دەژین سەلامەت دەبن کەس ڕقی لەیان نابێ خەڵکی ڕقی لەیان نابێ بۆیە وإذا خاطبهم الجاهلون ئێوە بڵێن چی قالوا سلاما يعني براءة منك والله براكم من خۆم ناخەمە شانی تۆوە براءة منك خوا حافیزت بێ داوای لێبوردن لێ دەکەم تۆ لە شوێنێک و منیش لە شوێنێک بڕۆ خوال لەگەڵ بێ والله من خۆم ناخەمە تای تەرازووی تۆوە سەلامەن یعنی ئەوەیە جنێوت پێ نەداوم تۆ هەر شایەنەوەی گوێم بدەی بەڵام منیش ئەگە بە گوێن جوابی تۆ بدەمەوە کا بێ وەک تۆم من ناتوانم خۆم خەمەشانی تۆوە تۆ بوختانم پێ دەکەی جا منیش ئەگەر ڕەدی بوختانەکەت بە بوختانێکی تر بدەمەوە کا بێ منیش وەکو تۆم قالوا سەلامە من خواوای فێر کردوم تۆ ئەوە لێ دەوەشێتەوە بەڵام من دەبێ ئەوم لێ بوەشێتەوە تخوا بڕێزان گوڵتان بینیوە لە ئاسای دڕک بکاتەوە بڵێ مادام تۆ دڕکت پێوەیە وەڵی منیش گوڵیەتی خۆم دەکوژم منیش گوڵە جوانەکان و پەڕەناسکەکانم دەکەم بە تیغ بۆ چاوی تۆ ناوەڵا گوڵ هەر دەبێ گوڵ بێ ئێوەی ئەهلی مزگەوت گوڵ بن بڕێزان کابرا بێدینیش بێ قسەیەکی نابەزەی کرد تۆ جوێنێکی پێمەدەوە لە کۆمنتە جوێنێ بۆ خەڵک منووسە بڵێ یا ڕەبی خوا هیدایەتتدا ئەزانی چەند ناڕەحەت دەبن جاری ئیواتان هەیە لە دڵسۆزیتانە بۆ دینی خوا خوێنتان زیاد کە کابرا کوفرێکی کردووە قسەیەکی بازاڕی فڕێداوە دەڵێ ئەی خواری سوات کە ئەی خواوا لێ بکە نانا قالوا سەلامە جا منی ئیماندار وەکو تۆ زمانم پیس بێ فەرقمان چییە ئەو پەڕی دەڵم خوا لە منیش و لە تۆش خۆش بێ براکەم یا ڕەبی خوا هیدایەتت بدا تخوا بگەڕێەوە تخوا کوفر مەکە تخوا دنیا ئەوەندەی پێ ناوێ وەرە با گفتوگۆیەکی برایانی ئیماندارانە بکەین بزانین تۆ لەسەر حەقیان من والله بەڕێزان هیوا هەیە 40-50 ساڵی لە کوفرا بەڕێ کردووە والله ڕۆژگارێک لەم کوردستانەدا دژایەتی ئیسلامی دەکرد ئێستا ڕسمەکانی لە حەج و عومرە بڵاو دەبێتەوە
والله خەڵکێکە بوو لەم کوردستانەدا ئاواتی ئەوە بوو مزگەوتەکان بڕوخێنێ والله ئێستا سوپاس بۆ خوای گەورە خەریکی دروستکردنی مزگەوتە قەت لە خەڵک ناومێد مەبن ئێمە لەم مزگەوتی ڕێگەی باش زۆر جا گرفتەکەمان ئەوەیە بە خەڵکی ئەڵێن خەڵکی نا وەرنە باوەشی ئیسلامەوە چەندی گونا والله عەرەقت خواردبێ والله زینات کردبێ قەتڵت کردبێ حەد چیت کردبێ بەردڵ ڕوو بکە خوا لێت خۆش دەبێ خەڵک دەڵێن نا والله مامۆستا بە ناوی خوا فتوای داوە خوا وا دەفەرمێ اللهم إنك عفو کاکە گیان خوای من لێبوردەیە ئەو ئەڵڵای من ناسیمە حەزەکە لە بەندەکانی خۆش بێ تۆ یەک هەنگاو بەرەو خوا بڕۆ خوا یەک شەقاوی گەورە دێ بەرەو ڕووت تۆ بە گورگەلۆقە بەرەو لای خوا بڕۆ خوا بەڕاکردن بەرەو ڕووی تۆ دێ خوای پەروەردگار لێبوردەیە بۆیە قالوا سەلامە قەت خۆت مەخە هاوشانی خەڵکی خراپەوە لا نەبتەغی الجاهلین من قەدەمە بۆڵە لەگەڵ تۆ ناکەم قەت زمانی خۆم پیس ناکەم مناڵەکانیشتان وا فێرکەن کابرا لە فەیسبووکەوە ژنێوی پێداوی بڵێ قەت من ئاستی خۆم ئەوەندە نزم ناکەمەوە گوێم بە تۆ بدەمەوە کورە هەر جوابن نادەمەوە قالوا سەلامە خوا حافیز ئەوە من و تۆ تەرازۆکەمان بە یەک ناخوا کۆتایی قسەکانم لەم شەودا پێتان دەڵێم شەوی ئاشتیە بەڕێزان ئەگە کەسێ زۆر عەزیەتی دای خزمێکت عەزیەتت دەدا دراوسەیەکت عەزیەتت دەدا بوختانت بۆ دەکا ئەوێ لە کەسایەتیت بدە ئەزانی تۆ چی بکە زانای بەناوبانگ نووسەری بەتوانە مامۆستا ئەتەم شەرقاوی لە کتێبی ئەسەلام عەلەیکە یا صاحبی لە لاپەڕی 170 زۆر شتێکی بە نرخ و جوانمان بۆ دەنووسێ ئەسەلام عەلەیکە یا صاحبی کتێبێکی بە نرخە نووسەری بەناوبانگ ئەتەم شەرقاوی نووسێتی لە لاپەڕی 170 دەفەرمێ لە ڕووی عیلمیەوە هەڵۆ باس نەسری پێڵان بە عەرەبی یعنی ئەنواعی هەیە کە زۆر بەتوانایە زۆر چاوی تیژە زۆر بە هەڵمەتە ئەم هەڵوەیە ئەم بازە ئەم نەسرا عەرەبیە هیچ شتێک ناتوانێت خۆی لە قەرەدا ئیلا چی نەبێ غوڕاب قەلەڕەش ئەوەی دەقیڕێنێ و قەلەڕەشی سەر زبڵدانان قەلەڕەش بۆ خۆی شتێکی منبوزە دایمە پیسخۆر خوا بەبێ حکمە دروستی نەکردۆ ژینگە پارێزە و زۆری زیرەکە ئەم هەڵۆ بەتوانایە ئەم بازە بەتوانایە هیچ دەعبایەک هیچ باڵندەیەک ناتوانێت خۆی لێدا وەڵام ئەم قەلەڕەشە خۆی دەکا بە ڕەفیقیەوە ئەوە خۆی وا دانیشتۆ ئیسراحەتی کردووە چێتە سەر پشتی و دەنووک لە ملیەدا هەڵۆ ئەگە ئاوڕێکی بۆ بداتەوە یەک باڵی لێدا فڕێدا 10 متر فڕێدا بەو هێز و توانای خۆیەوە بەڵام پێی عیبە هەڵۆ باز دەڵێ من خۆ بخەمە ڕیزی قەلەڕەشەوە وەڵا زەرەت بە بەڕێزان جاری وا هەیە شەڕی وا هەیە بیشی بیتەوە تو هەر زەرەتە چونکە سەرکەوتنەکەت بچووکە بەڵام ئەگە بشتێ بەرامبەر بەو لاوازە زەرەتی گەورەت کردووە جەنابەت دەم خێتە دەمی کەسێکی نەزانەوە ئەلجاهیل کە خوا فەرمی جاهیلە نەفامە بەو خوازاڵیش بی بەسەرە تۆ زەرەت کردووە چونکە کەسایەتی تۆ هاتە ناو ناوانەوە وازی لێ بێنە ئەم هەڵۆیە هەز دەکە ئەم باڵندە پیسە پیسخۆرە وا هاتۆ دەستا پشتی و دەنووکی لێدا و عەزیەتی لێدا بەرز دەبێتەوە لە شەقەی باڵ دەدا بەرز دەبێتەوە ئەوەندە بەرز دەبێتەوە قەلەڕەشی داما و تەنگە نەفەس دەبێت چونکە تەحەمولی ئەو بەرزیە ناکە خواخوایەتی سیەکانی نەتەقن لە تاوانە خێرا لە پشتی خۆی فڕێدا و دەڕاتە خوارەوە بەرەو زەوی بنزم دەبێتەوە هەڵۆ بە زمانی حاڵ پێی دەڵێ ئەگە بمەوێ ناحەزەکەم بکوژم ئاوری لێ نادەمەوە هەر بەرز دەبمەوە تۆ ژن و مێردی وەڵا خەڵک ڕقی لێمانە دەوەرە دوژمنەکانت بتەقێنە کاکە خزمەکەی خۆت ڕقی لێن نییە وەرە دوژمنەکانت بتەقێنە بەوەی خۆشەویستی نێوان خۆتان زیادکەن تۆ دەوڵەمەندی و خێرکەری و خەڵک ڕقی لێتە دەوەرە زیاتر خێر بکە تۆ عیبادەتی خوات زیاتر کردو و خەڵک دەڵە پیاوێکی هێنیان دە تۆ حەد بینی خۆت و خوات زیاتر چاکە بەرز بەوە بەرز هێندە بەرز بەوە ناحەزەکان بۆ خۆیان دەبورێنەوە سیەکانیان دەتەقێ بەزگە خۆیان پێوە مەشغوڵکەی قالوا سەلامەت جێبەجێ نەکردووە شەوی سەلامە ئەم شەوی سەلام هي حتى مطلع الفجر کاتەکە بەبەریەوە نەماوە بەڵام ئەوەندەتان پێ دەڵم بینی خۆتان و خوا چاککەن خۆمان و خوا خۆشم لەگەڵ خەم خۆمان و خوا بینمان چاک بێ هەر کەسێ ئازاری دای 20 پێرە بەخوا 20 پێرە بەخوا وەڵڵی خوا لە جاتی تۆ تۆڵەی لێ دەکاتەوە ژیانتان با پڕ بێ لە ئاشتی ئێمە هەموو شەوی قەدرکاتینە ئەم مزگەوتە با بڕیار بدەین یا ڕەبی خوایە خۆت لە بەڵا بمان پارێزی من بڕیاری ئاشتیە دەم ئەمەوێ خۆم و ماڵ و منداڵم دوور بم لە فیتنە و ئاشوب هەر کەسێکی جوازی لێ نەهێنای بەڕێزان بە قوربانتان بم دەست بۆ چەک مەبە دەست بۆ خزمەکانت مەبە با بچینە سەری تەلەفۆن هەڵمەگرە و قسەی پێ مەڵێ زۆر هەر وازی لێ نەهێنای دەستنوێژێک هەڵگرە و بچۆ مزگەوتەوە دوو دوعای خێر بکە بڵێ یا ڕەبی خوایە فڵان کەس وازم لێ نایەنەوە ناحەقیم بەرامبەر دەکا یا ڕەبی خوایە لە کۆڵم کەیتەوە والله 20 پێرە بەخوا خۆت مەبە ئاستی ئەو شەڕ و فیتنە منێوە
دڵنیا بەخوا لە کۆڵت دەکاتەوە. دوو سێ شەوی ڕابردوو لە خزمەت زانای پایەبەرزی ئیسلام دکتۆر مستەفا زەڵمی دابووین. پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی جێی شانازی هەموو میلەتی کوردە. ئەو پیاوەی ئێمەی میلەتی کوردی لە ڕێی عیلمەوە بە هەموو جیهانی ئیسلامی ناسان کە کتێبەکانی ئێستا منهەجی خوێندنە لە بەشی شەریعە و یاسادا لە هەموو وڵاتانی ئیسلامیدا نەک دەخوێندرێتەوە دەخوێندرێ بە دەرس. کەم زانا هەیە ئەوەندە معتەبەر بێ لە جیهانی ئیسلامیدا بەداخەوە کورد خۆی قەدری نەزانی، خۆی قەدری زاناکانی خۆی نازانێ، هەتا دەمرین ئەنجا لە دوای مردن خەڵک باسی دەکات. دکتۆر مستەفا زەڵمی دەفەرمێ و کاتێک کە لە سلێمانی لە پەنجاکان ئەمەلا بووم لە مزگەوتی بنتەبەق کابرایەک زۆر عەزیەتیەدام. من فەقیەکانم مادە بەرزەکانی مەلایەتیان دەخوێن، جەمع جامیعیان دەخوێن، مختصەریان دەخوێن، ئیجازەی مەلایەتیم دەدا بە خەڵک. ئێوە تۆ ئیجازەی مەلایەتی بدەوە بەس بەهرەی خوام نەبوو دەنگم خۆش نەبوو. کە پێشنێژیم دەکرێت دەسەڵاتی منێکا کە دەنگ خۆشی دەنگ خۆشی خەتاتی وەڵای برا ئەمانە هەموو بەهرن. یعنی دەنگ خۆشی شاعیری دەفەرموو با من تۆ شاعیر بین. کابراش ئاوا دەکات چەند شعری جوان دێ. ئەمانە بەهرن. دەڵێ من دەنگم خۆش نەبوو. کە فاتحای نوێژم دەخوێن ئیتر هەرەوە بوو بۆم دەخوێندرا. بەڵام وەڵڵا هەموو علومەکانی مەلایەتیم بە دەرس دەوتنەوە کتێبم دادەنا. زانا گەورەکان لەلای مندایان خوێن. کابرایەک لە مزگەوتە لێم پەیدا بوو. لەبەر چاوی ئەو خەڵکە دوای سەلامدانی نوێژ مامۆستا مەلا دەم فەرموو ئەزانی یائی وەلەڵڵالین زۆرت داکێشا زۆر کتت وەلەڵڵالین زۆرت داکێشا بۆ نوێژی عیشا دەمگوی وەلەڵڵالین دەستی لەسەر شام دەدا دوای لەبەر چاوی خەڵکە مامۆستا مەلا بەڵێ وەڵای زۆر هەڵت کێشا ئەی خوای ئەم تەرازووە دایە کێشی هەروەی هەڵی دەکێشێەوە هەروەی کاکەی گیان نوێش هەروە دەکرێت برا من خۆن خوێندەوارم ڕاستە دەنگم خۆشنیان تەجویدیشم باش نییە بەڵام من مەلام مەلایەکی دوانزە عیلمم ئیجازەی مەلایەتی هەموو نوێژێکی مەغریب و عیشا ئەو پیاوە بەهانەیەکی بە من دەگرت. ئێخوای گیان خۆم بخەمە ڕیزی ئەوەوە شەڕی لەگەڵا بکەم ناکرێت. چوومە حوجرەی مزگەوتەکە و قورئانێکم بەرز کردەوە دەستنوێژم هەبووتم یا ئیلاه العالەمین بە حەقی ئەم کەلامە حەقی خۆت ئەو پیاوەم لە کۆڵکەیتەوە. ئەڵێ هیچ مەجالم نەما خۆ نەدەکرا من لەگەڵ کابرادا هەموو مەغریب و عیشاک لەبەر چاوی ئەهلی مزگەوتە یەخەی پێدەگرتم. دەیگوت داد کێشا و هەڵت کێشا ئەو تەرازۆ ڕاست نەدەبەوە. بەبێ ئەو خوێندەواری نەبوو من ئیجازەی مەلایەتی مەدا بە خەڵک. وتم یا ئیلاه العالەمین بە تۆم سوپال لە کۆڵم بکەیتەوە. بەیانی هاتە مزگەوتی مامۆستا سەیرە گوێم لە یەک شن نەماوە حەدوو گوێم کەڕ بووە. بانگم دەکرد ئاوڕی نەیەدایوتم بەخوا خوا چاک لە کۆڵی کردمەوە. سبحان الله دڵێ یەک هەفتەی پێچ و هاتەوەتی مامۆستا لەخوا بەزارم بەیانەکە لە خەوەستان گوێم وەک خۆی کراوەتەوە. وتم یا ڕەبی خوا بەڵاکە هاتەوە. یەک هەفتە بوو ئیسراحەتم کرد بوو هەڵقشان و داکشان لە وەلەڵڵالینە کۆتایی پێات بوو نوێژی ئیسراحەتم دەکرد یا ئیلاهی ئەلە چ گوناهێکم کردووە کابرا دیسان مۆڵۆزمەکە پەیدا بووە. بەڵام من هەڵە بووم خوا خراپتری لێ بەسەر هێنا بەیانی کە هەستا بوو لەخۆ هەردوو چاوی شوێر بوو. وەڵڵی هەردوو چاوی شوێر بوو هەتا مردن بەرپێی خۆی نەبینەوە جارێشکە نەهاتەوە مزگەوت. کوڕەزایەکی هەبوو منداڵێک لە ماڵی لێ بێزار بوو بنکەوت بوو دەینار لە دووم دەیگوت خوا بە مامۆستا مستەفا مەلا مستەفا بڵێن بێ سەرێکم لێدا زۆر بێتاقەت و وەڕزم. بەڵام من لە ڕێی خوارە لە دڵەوە گردنم ئازا کرد و دەشتوم هەموو جارێکە لە دوی دەناردم کۆمەڵە قسەی خۆش و وتار و حەدیثم بۆ دەخوێندەوە. بەڵام دڵێ وەڵڵاهی بە چاوی خۆم بینم خوا چاوی کوێر کرد لە کۆڵ مزگەوتی کردەوە. بەڕێزان قەت خەڵک ئازار مەدا قەت خەڵک مەشکێنە هەمومان قابلی هەڵەین. من هەڵەیەکم هەیە وەڵڵا وەرە برایانە دەستم لە ملکە بڵێ مامۆستا وەڵڵی ئەم وتاری ئەم شەو خوێنتەوە فڵان شوێن و فڵان شوێنی هەڵەیە وەڵڵه ئەبێ مەمنونی پێڵاوەکان بم شەر بێ پێڵاوەکانت بۆ دانێم. ولەوەچە تۆ هەڵەبی من بۆ دڕونکەمەوە براکەم تۆ بە هەڵە حاڵی بووی وەڵڵا ئەگە تۆ بە من سەلمان دەبێ مەمنون دەبم. جەنابیش دوای کاکە ڕەفیقێکی تەلەبەت هەیە هەڵەیەکی هەیە جای کەوانێ دەست لە ملیکە بەڵام قەت لەبەر چاوی خەڵکە یەکتر مەشکێنن. ئەو قودرەتی خوای پەروەردگارە چاو لێ چاوی کابرای کوێر کرد دەڵێ وەڵڵی ئەو قورئانە کاری خۆی کرد لە کۆڵم بۆ مزگەوتی نەبینیەوە. یا ڕەبی خوا بمان پارێزیلەوەی کە دڵی خەڵک بشکێنین. یا ڕحم الراحمین ئەم شەوە شەوی قەدرە خوایە گیان شەوی سەلامە یا ڕەبی خوایە ژیانمان پڕکەی لە ئاشتی. ئەم دەستانە هەر هەموو لە تۆ دەپاڕێنەوە بە گەورەی خۆت. يا عفو اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. يا ربي خوا لا بريك الدوي خلابك من رشكيتوا يا ربي خوا بتوبة آوي دل ما بديتو أو دل الجنجاوي ما بآوي توا باكيتوا يا ربي خوا خزانة كان بختوركي خواي جورا اليد باريم وهرجنو ميردقناكوك أمشوا إصلاح حالي أمكي يا ربي خوا هر باوكو أولادك هر دايكو كسيك هر كشو باوچێک هر كرو دايچێک هر خێزانێک ناتەبایان هەیە يا ربي خوا لە شەوی سەلامە ئاشتی بخەیتە خێزانەکانمانەوە
يا ربي خوای هەردوو هاوڕێیەک کە لە یەک عاجزن هەردوو برایەک هەردوو خوشکێک کە تانەتەبان یا ربی خوای تۆ بەرەکەتی ئەسسەلامی خۆت لەم شەوەدا لەگەڵ جوبریل و فریشتەکانان ناردۆتە سەر زەوی زەڕێیەکیش بەر دڵی ئێمەکەوەی دڵەکەمان بەرامبەر یەک پاکەیتەوە یا ربی خوای بە گەورەی خۆ دڵی هەر کەسێکمان عاجز کرد بێ دڵی هەر کەسێکمان شکاند بێ خوای گیان لە جیاتی ئێمە پاداشتی بدەیتەوە دڵی باشکەی خوای لە گوناهەکانمان ببووری زمانمان پاکەیت چاومان پاکەی گوێمان پاکەی یا ربی خوا ڕزقی حەڵاڵمان بەنسیب بکەی خوای گیان ئەم شەو قەڵەمی قودرەتی تۆ هەموو کارەکان دەنووسێتەوە یا ربی خوا ڕزقی حەڵاڵمان بۆ بنووسی یا ربی خوای محتاجی هیچ عەبدێکی خۆت و نالەبارێکمان نەکەی یا الله یا ربی خوای ئەوانەی دەستکوتن لەم شەوەدا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانیان بۆ بنووسی خوای ئەوانەی قەرزارن لە قەرزای ڕزگاریان کەی یا ربی خوای بەدڵ لێت دەپاڕێمەوە تو خوا لە ناخی دڵتانەوە بڵێن ئامین ئەوەی نەخۆشە خوای شیفای بدەی ئەوەی نەخۆشە یا الله شیفای بدەی ئەوەی لەش بەئازارە یا الله شیفا بەس بەدەستی تۆیە خوای شیفای بدەی خوای ئەوەی دڵ بە خەمە دڵخۆشی کەی خوای ئەوەی چاو بە فرمێسکە چاوەکانی پڕ نەبێ لە فرمێسک و زەردەخە نەبێتە سەر لێوی مقلب القلوب خوای هەر خۆتی ئەوانەی نەخۆشی نەفسیان هەیە خوای دڵخۆشیان کەی ئەوانەی دڵتەنگن دڵیان خۆش کەی یا ربی خوای دڵی هەموو لایەکمان خۆش کەی خوای دڵی هەر هەموو لایەکمان خۆش کەی هیچ دەستێک بە خاڵی نەگەڕێتەوە یا الله هیچ دڵێک نەچێتەوە ماڵەوە ئیلا ئاواتێکی هاتوێتە جێگا یا ربی خوا لە سەر جەم گوناهەکانمان ببووری یا ئەرحەمە الراحمین یا الله لێت دەپاڕێمەوە ئەم ئیماندارانەش بە دڵ دەڵێن ئامین ئەوەی مناڵی نییە مناڵی پێ ببەخشی خوای ئەوەی مناڵی نییە و ئەم شەو داوای دوعای خێریان کردووە دوعاکانمان ڕەت نابنەوە دڵ نیام خوایە مناڵیان پێ ببەخشی یا ربی خوای مناڵیان پێ ببەخشی ئەولادی ساڵحیان پێ ببەخشی یا ربی خوای مناڵەکانی ئێمەش سەلامەتکەی خوای مناڵەکانمان ساڵحکەی خوا ئەو ئەولادانەی لاسارن خوای سنگین و ساڵح و خواناسیان کەی بۆ دایک و باوکیان خوای ڕەحم بە دایک و باوکیشمان بکەی خوای ڕەحم بە دایک و باوکمان بکەی زەلیلی سەر جێگا نەبن یا الله ئەوەی دایک و باوکی مردووە لە گوناهەکانی خۆش بێ خوای لە گوناهی هەموو ئومەتی محەممەد خۆش بێ خوای ڕەحم بە ئەهلی گۆڕستانەکان بکەی خوای گیان چاکەکانیان زیاد کەی و گوناهەکانیان عەفو کەی لەم شەوەدا شەوی لێ خۆش بوونە خوای رحم بحالي هم ولايك مامكي آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم